لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتتان شاد خۆشاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. دیپلۆماسی لە سادەترین پێناسەیدا بەردەوامیدان و پاراستنی پەیوەندیەکانە لە باشترین شێوەیدا لە نێوان حکوومەتەکانی وڵاتاندا و چۆنێتی سەروسەوداکردنە بەبێ ئەوەی ببێتە مایەی دوژمنایەتی و شەڕوشۆڕ. دیپلۆماسیەت ئەو هونەرەیە کە بتوانرێ بەبێ هیچ قەیرانێک جاسیاسی بێ یان چەکداری گەورەترین دەستکەوت بەدەست بێ. لە ساڵی 1991ەوە هەرێمی کوردستانی عێراق خودمختارە و بۆتە دیفاکتۆیەک لە ناوچەکەدا. لەو مێژووە بەدواوە لایەنە سیاسیەکانی ئەو هەرێمە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیان داوە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا هەبێ بە هەمان شێوەش لەگەڵ وڵاتانی تری جیهانیشدا. بۆ ئەو مەبەستەش جا ئایا بەشاندی جیاواز بوو بێ یان هاوبەش هەوڵ دراوە پەیوەندی دۆستانە لەگەڵ وڵاتان و حکوومەتەکاندا ببەسترێت. بەڵام ئایا دیپلۆماسیەتی کوردی توانیوێتی سەرکەوتوانە ئەو هەنگاوانەی خۆی بنێ کە بتوانرێت بگوترێت دیپلۆماسیەتێکی سەرکەوتوانەی هەیە؟ ئایا پەیوەندی نێوان لایەنە سیاسی کوردیەکانیش لە بەژە جیاوازەکانی کوردستاندا دەکەونە خانەی دیپلۆماسیەتی کوردیەوە لەو ڕوانگەیەوەی هەر بەشەی ژینگەیەک و هەلومەرجێکی تایبەت بەخۆی هەیە؟ ئازیزانم، بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و ژمارە پرسیاری تریش و ئەلبەتە تێبینی و سەرنج و پرسیارەکانی ئەوەی بەڕێزیش لەم بەرنمەیەدا میوانداری نووسەر و لێکۆڵەر عەلی کەریمی دەکەین. کاک عەلی، سەرەتا زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم. زۆر سپاسی ئێوە و بینەران و جۆگرانی بەڕێزی رادیۆ ئەمریکا. کاک عەلی، بە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەین. ئایا کورد بەگشتی شتێکی هەیە پێی بگوترێت دیپلۆماسیە دیان نا؟ وڵای ئەگە زوڵمێ نەکەم و تەعەسسوب وەلا بنین ناتوانین بڵین هەر نییە، بەڵام زۆر زاییفە. ئەگە تۆزێک بگەڕینەوە مێژوویەکی تۆزێک دوورتر لە ئێستا کوونێ، حەقیقەت ئەوانەی کە لە بواری دیپلۆماسی لە نێو مێژوو جوڵانەوەکانی خەڵکی کووردا خۆیان دەرخستۆ بە پەنجەکانی دەست دەژمێردرێن هەتا ئێستاشی لەگەڵ بێت. دیارە دیپلۆماسیەت پێویستی بە خەڵکانی کارا هەیە و ئەوە لە ناو ئەشخاصدا بەرجەستە دەبێتەوە، نە ئەوەی کە وەکو شتێکی گشتی بێت. دیارە دیپلۆماسی دیپلۆماتی باشیشی دەوێت. ئەگەر تۆزە بگەڕێنەوە دواوە یەکەم دیپلۆماتی کورد کە توانی بێتی لە مێژوودا خۆی تەسبیت کات و ئەوە بکات، شەریف پاشای خەندانە لە ساڵی 1998 کە بۆ یەکەم جار وەکو بالیۆزی دەوڵەتی عوسمانی لە سوید بۆ ماوەی 10 ساڵ ئەو پیاوە لەوێدا کاری دیپلۆماسی کرد و کارەکانی شەریف پاشای خەندان پاشتر دوای ئەو کارەی و بوونی بە دۆست و نزیکی ئیتحاد و تەرەقی تورکی کە لەوانی ژناومێت دەبێت دوای ڕوخانی عوسمانی و وازیان لێدێنێت بۆی کە بەڵێن و گفتەکانیان بەجێ نەهێنا لەسەر کێشەی کورد وازی لێهێنان لەوە. بەڵام ئەوەی کە شەریف پاشای خەندان وەکو دیپلۆماتێک توانی بیکە لە ساڵی 1970 توانی ئاغای پێرسیکۆڵ بێڵ خەریک بوون لە 1920ەکان 1990 خەریکی تشکیلی دەوڵەتی عێراق بوون کە ئەو زۆر بەڕاشکاوی بە ئەو سەفیرەی بریتانیای کورد کە دەبێت کێشەی کورد لەبیر نەچێت و کێشەی کورد ئەوە بکرێت. پاش ئەوەی کارێکی زۆر گەورەی تریکە کرد لە ساڵی 1990 وەکو نوێنەری کورد و شێخ مەحموودی نەمرد یادداشتێکی پێشکەشی کۆنگرەی ئاشتی لە پاریس کرد کە لەو یادداشتەیدا خەریتەی هەموو کوردستانی گەورەشی لەگەڵ ملحق کرد و لە خۆی کوردی کرد. بەڵام بەهەرحاڵ بینە سەر ئەوەی کە
ئەمڕۆکانە لە جیهانی لە معاسردا و لەو 50 ساڵیدا ڕابردوودا ئەوەی کە ئەم دەتوانم وەکو کاری دیپلۆماسی وەکو دموچاوێکی بەرچاو بیبینم دەتوانم ناوی کەسایەتێکی وەکو زەبیحی لە کۆمەڵی ژەکاو بێنم کە بە شێوەیەکی کاری دیپلۆماسی هەر لە ساڵانی 1940 و پێش تشکیلی کۆماری کوردستان لە مەهابە کۆمەڵێک پەیوەندی نامەیی گفتوگۆ لە طریق قۆنسولەکانیان لە تەورێز و لە ورمێ لەگەڵ کاربەدەستانی سۆڤێتی و لەگەڵ شخصی خودی بۆلۆتۆف بەرپا بکە بە دوای ویدا لە شۆڕشەکانی تازەتردا بەڕاستی ناکرێت جێگا پەنجەی کەسایەتێکی وەکو دیپلۆماتی وەکو مامجەلال کە هەر لە ساڵانی پەنجاکانەوە ئاخری پەنجاکانەوە بەتایبەت لە شێستەکاندا لە ئەنواعی فستیواڵ و لە ئەنواعی نێونەتەکاندا بەشداری کردووە بەتایبەت لەگەڵ وڵاتانی عەرەبی و لە دوای مامجەلالیشدا ئەمن ناتوانم فەرامۆشی کەسایەتێکی وەکو دوکتۆر قاسملوو بکەم کە لەباری دیپلۆماسیەوە لە نێو بزاوی کووردا و لە نێو شۆڕشەکانی کووردا ڕەنگ و ڕوخسارێکی بەوەچی هەبوو. کاگعلی جەنابەت ئاماژە بە کۆمەڵێک کەسایەتیەکەی لە مێژوویەکی دوور و درێژدا ینی بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەو دیپلۆماسیەتی کە بەکارهێنراوە ینی لە ئاستی داواکانی گەلی کورد خۆیدا بۆ وەکو نەتەوە ینی لێرەدا مەبەستەکەیە ینی ئایا توانیوێتی ئەو خواستانە بەدی بێنێ یان نا نەخێر نەیتوانیەوە بۆ ئەوەی کە خودی نەتەوەی کورد وەکو ئەگەر بڵێ نەتەوە میلەتی کورد حتا ئێستاشی لەگەڵ بێت نەیتوانیوە خاوەنی ئەو گوتارە نەتەوەیە بێت کە بتوانێت لە ڕێگای ئەم گوتارەوە لە ڕێگای ئەم خەباتە نەتەوەیەوە بە بێشک ئەگەر کورد خاوەنی ئەو گوتارە باە کورد خاوەنی ئەو استراتیژە باە کە بەردەبێ بەرەو دەوڵەت بوون بچێت و خەباتەکە لەسەوەوە تەرکیز کرابایە بە بێشک دیپلۆماتی زۆر چاک و کاری دیپلۆماسی زۆر چاکیش پەرەی دەستاند و بەرهەمی دێنا حقیقەتەکەی ئەوەیە کە خودی شۆڕشەکانی خەڵکی کورد ئەگە بگەڕێینەوە قەرنی 18 و 19 و 20ش ئەو گوتارە نەتەوەیە یەکگرتوویە نەبووە کە کورد وەکو هەموو نەتەوەکانی تر بەرەو ئەوە بڕات کە دەبێت دەوڵەتی خۆی بووە ئەسەن من گەی دەگەمە ئەوەی کە تۆزێکیش تونتر دەڕۆم ئەم ئاخریانش خەڵکی کورد میلەتی کورد ئەمەیان لە ئەجەندادا نەبووە کە دەبێت ببنە خاوەنی دەوڵەت و ئەو سەر بەخۆی خۆیان ئەوە کێشەکەیە کە نەشیان توانێت وەختێک ئەوە ئەجەندایان نەبووە تەبیعی نەشکراوە کە ئاور بدەنەوە سەر دنیای دەرەوە ئاور بدەنەوە سەر دنیای دیپلۆماسی و ئەتۆ گەر شتێکت بەستەرێکت بۆ دروست نەکرد شتێکی ئاوت بۆ دروست نەکرد محیتێکی وات بۆ دروست نەکرد کە کاری دیپلۆماسی پەرە بگرێت بە بێشک ئێمە دیپلۆماتکاری چاکشمان نات بڵێ کاگالی من دەگەڕێمەوە لات ئەلبەتە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەر تایبەت بەم بەرنمەیە لە نێوان سێ هاوڕێی بەرنامەدا ڕەنگ جەعفەر بوشرا ڕەوف ئاراس تاڵب گفتوگۆیەک هاتە ئاراوە جا من لێرە بە کورتی هەوڵ دەدەم ئەوانە بۆ جەنابەت بخوێنمەوە دوایی خۆت بە گشتی ڕای خۆتی لەسەر بدەیت کاک ڕەنگ جەعفەر دەڵێ ئەوەی کوردی کا زیاتر گەمەی مخابەراتیە لە ناوچەکەدا نازانرێ ئاسۆی ئەو گەمەیە تا چه ئاستێکە چووکە کورد کارکتەرێکی یاری پێکراو بۆ لە ئەزمموی ڕابردووی خۆیدا لەم دەرفەتەشدا جارێکی دیکە چۆتە ناو یاریەکەوە جا دەیباتەوە یان دووبارە تووشی شکست دەبێتەوە ئەوە زۆر ڕوون نییە بوشرا ڕەوف لە هەڵەبجەوە وەڵامی کاک ڕەنج دەداتەوە ئەڵێ من جیاوازتر لە بۆچوونی کاکە ڕەنج پەیوەندی دیپلۆماسی زیاتر دەرەکیە ئەمەش وڵاتان بۆ بەدەستێنانی سەقامگیری ئاشتی و هاوپەیمانی ئابووری و ڕوونەدانی شەڕ وە شتێک نییە بەڕای من پێی بگوترێت دیپلۆماسیەت لە ئاستی ناوخۆییدا ئەوەی هەیە پێی ئەوترێت هوەری سەر و سەوداکردن یەک پرسیار بۆ بەرنمەکە ئەم پرسیارە ئەڵبەت بۆ جەنابتە کاک عەلی دەڵێ ئەوەی من تێبینیم کردووە لە سیاسەتی حزبیەکانی کوردستاندا زیاتر ئەو کەسانەدا ئەنرێن بۆ ئەو پۆستە و وەرگرتنی دیپلۆماسیەت زۆر نزیکن لە سەرکردەی حزبەوە بە جۆرێ یا کوڕیەتی یا زاوایەتی تەنانەت لە حزبێکی فرێشی وەک گۆڕان کە ئیتر 4 ساڵە زاواکەی بە ڕێزکاک نەوشیروان سەرۆکی ڕێخستنی دیپلۆماسیەتی گۆڕانە ئەمە وەکو نووسیوێتی وەک نمونەیەکی زیندوو ئەوەم نووسیوە هۆکار چییە؟
کاگ ئارەستاالب دێتە ناو هەمان ئەو مناقەشەی نێوان کاگڕەنج و بوشراخانەوە دەڵێ من ئەتوانم بڵێم هەردوو بۆچوونەکانی کاکە ڕەنج و بوشراخان ڕاستن لەبەر ئەوەی هەر یەکەیان لە ڕوانگەی دوو زەمەنی جیاواز و لە دوو بارودۆخی جیاواز دەڕوانن بەواتایەکی دیکە لە قۆناغی خەباتی شۆڕژگەڕیدا کورد پێویستی بە جۆرێک لە مامەڵەی سیاسی و پشتگیری معنەوی بوو لە پێناو ئامانجێکی دیاریکراودا جا ئەو پەیوەندیانە بۆ مەبەستی دەستکەوتێکی لۆژستیکی یاخواستی ئەو قۆناغە بوو بێ یاخود ڕووی دووەمیان کە پشتیوانی سیاسی و معنەوی بوو بێ بۆ هەردوو بارەکە ڕەواییەک یا بڵین بیانوێکی خۆی بووە جا لە ئاکامی ئەو دووبارەدا ئەنجامێکی ئەرێنی یان نەرێنی بوو بێت ئەلبەتە تێبینیەکەی کاگ ئاراس زۆر زیاترە لەوە بەڵام من هەر ئەوەندە کۆتایی پێدێنم لەبەر کاتی بەرنمەکە و بزانم کاگ عەلی جەنابەت ڕاچێ لەسەر ئەو جۆرە گوتاری کە دروست بوو. وڵای من لەگەڵ بۆچوونە زۆر دوور نیم و بە تایبەت لە قسەکانی کاگڕەنجی و بشارخاندا حقیقەت ئەوەیە کە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو قسەی کە لە بیدایەتی بەرنامەکەەوە ئەلزم کردن ئێمە ئەو ئەجێندایە نەتەوەییە بوون بە دەوڵەت بوونەمان هەتا ئێستا کوونێش چەمکێکی خاڵێ لە هەموو شۆڕشەکانماندا خۆ ئەگەر تۆزێک تەعەسوب فڕە بدەین جار دوژمنەکانمان داگیرکەرەکانمان پێیان کوتوین کە شۆڕشەکانی گەلی کورد زۆرتر کلان لیدر و سەرۆک عەشی ئەوانن خۆ ئەمە تا ڕادەیەکی زۆر ئەگەر ئێمە ئاوڕێکی جددی خەسار ناسانە بدەینەوە لە ڕابردووی ئەم هەفتا ساڵەی شۆڕشەکانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت باشووری کوردستان خۆ ئەمە زۆر ڕاحەت بۆمان دەردەکەوێت کە زۆرتر ڕوخسار و سیستمێکی دیوەخانی و عەشیرەتی بە شۆڕشەکانمانەوە دیار بووە تۆ سیر کە مەسەلەن ئێمە لە ساڵەکانی لە بیدایەتی شەستەکانەوە شۆڕشێکمان هەیە بەنێوی شۆڕشی ئەیلول تۆ سەیری ئەم شۆڕشی ئەیلولە بکە زۆربەی زۆری 1970 ڕووناکبیر و ڕۆشنبیر و نوخبەی ئەم شۆڕشە کە بە باڵی مەکتەبی سیاسی ناسرا بوون خەڵکی خوێندەوار بوون مەحامی بوون دوکتور بوون مهندیس بوون هەر هەمووی لە ساڵی 64 دژایەتیان کرد لەگەڵ سەرکردایەتی شۆڕش دژایەتەکە چ بوو تەوافقیان نەبوو و قسەیان هەبوو لە ئیدارەکردنی شۆڕش بەڵام تۆ بزانە چونکە هێژمونی عەشیرەت بەسەر شۆڕشەکەدا زاڵ بوو ئەم هەموو ڕۆشنبیر و نوخبە و خەڵکی ئاکادمی وەلاندران نەتەنیا وەلاندران حتا سووکیان کردن دا ئەمە یەکێک لە خستەتەکانە کە تا ئێستاشی لەگەڵ بێت ڕۆشنبیر و نوخبە و ئیلیتی کوردی نەیتوانیوە هێژمونی خۆی بەسەر سەرۆک عەشیرەت و سەرۆک خێڵ و سەرۆک ئەوەدا کە بوون بە سەرۆکی شۆڕشەکانیشدا بچەسپێنێت باشە کاگ عەلی ئەگەر یارمەتیم بەی ئالێرەدا یەک پرسیار زۆر بە کورتی بەلەوەی پەیوەندیەکی تەلەفۆنی وەربگرین ئەو ئەزمونەی کە لە شۆڕشی ئەیلولا جەنابەت ئاماژەی پێدەکەی ئەمە لە هەموو بەشەکانی تری کوردستانیشا بە هەمان شێوەیە یا جیاوازە کەم و زۆر بە شێوەهای جیاواز بەڵام کاگاراس پرسیارێکی کردو بە ئەمن ئاقل هیچ نەبێت جوابی پرسیارەکەی بدەمەوە ئەمن هەر ئەو بۆ چوونەی خۆم کە ئێستا کوونە ئەرزم کردن زۆر تەبیعیە کاگ ئاراس کە وەختێک شۆڕشێک دروست دەبێت حیزبێک دروست دەبێت من دروستی دەکەم ئەم حیزبە ئەم شۆڕشە بە موڵکی خۆم دەزانم وەک چۆن لە سلەیمانی لە هەولێر خانوویەکت هەیە و ئەتۆ ئەو خانوو مڵکی تۆیە و بۆ خۆت دەتوانیت تەسەڕوفی بەسەردا بکەی بەداخەوە تا ئێستاش شۆڕشەکانی خەڵکی کورد و بە تایبەت ئەحزابی کوردستان بوونە مڵکی تاکە شەخص و وەختێک ئەمن حیزبەکە بە حیزبی خۆم دەزانم تەبیعیە کە وەختێک دیپلۆماتێک دیاری دەکەم دیپلۆماتەکە برام بێت کوڕم بێت زاوان بێت خوشکم بێت و ئەمە لەو ڕوانگەوە سەرچاوە دەکرێت کە دیپلۆماتکارەکانی کورد زۆربەیان کوڕ و کەس و زاوای سەرکردەکانن کە ئەم سەرکردانە و ئەم عایلانە شۆڕشەکە حیزبەکە بە تاپۆی 100% خۆیان دەزانن
بەڵێ کاگالی دەگەڕێمەوە بۆلات پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاگاریان ڕەوف لە کەلارەوە پێم وایە کاگاریان ئەو کاتت باش فەرموو ئەو کاتێوەش باش سپاس بۆ ئەو پێشداریمان من پێم وابێت دیپلۆماسیەتی کوردی لە قۆناغێکا دەرێمە کۆنین دیپلۆماسیەت بکەین دیپلۆماسیەتی کۆن و نیێ و هاوچەرخانێ دواتریش ئەگەر بڵێن گۆڕانکاری لە هاوچەرخاکرا هێشتا دیپلۆماسیەتی کوردی لە قۆناغی دیپلۆماسیەتی کۆندا یاخود قدیمدا چکە دیپلۆماسیەتی کوردی تاوەکو ئێستا نوێنەرایەتی تاکە کەسی سەرکردایەکە دیپلۆماسیەتی کوردی لە قۆناغێکەوە بە نهێنی کارەکانێکە هیچ با بڵێن غێرە نهێنییانە بۆیە ئەکرێت ئێمە تۆلین دیپلۆماسیەتی کوردی بکەین دیپلۆماسیەتێکی کۆنا ئەمە جگەلەوە دەرەمە تەماشا بکەین ڕنگڕێشتنی سیاسەتی دەرەوە لە هەر وڵاتێکا واضحە دیارەکە سەرۆکایەتی پەرلەمان یاخود سەرۆکایەتی ئەنجومەنی وەزا ئەمە ڕنگڕێژی سیاسەتی دەرەوەکەن بەڵام لە هەرێمی کوردستانە تەنها دەسەڵاتێکی بچووک کە لە سەرکردایەتی با بڵێن سەرۆکایەتی هەرێما کۆبووتە ئەویش بە دیاریکراو لە حزبێکی دیاریکراو دواتریش لە کەسێکی دیاریکراو ئەمانە ڕنگڕێژی سیاسی دەرەوەکەن بۆیە بە ئەم دەرەنجامە مانگەیەنە کە دیپلۆماسیەتی کوردی دیپلۆماسیەتێکی کۆنە لە کاتێکە ئێمە لە قۆناغی با بڵێن هاوچەرخاین و پێشکەوتنیش لە هاوچەرخا بەدی هاتێ لە دوای ساڵەکانی با بڵێن ڕوخانی بلۆچی سۆڤێتیەوە ئەگەر بینە مەسەلەیەکی تریشان ئەوەیە کە دیپلۆماسیەتی کوردی لە هەرێمی کوردستان نەیتوانێت سوود لە مادەکانی دەستوری عێراقیت بینێتەوە کۆمەڵە ڕێگەی بۆ کردێتەوە بتوانێت نوێنەرایەتی خۆی لە وڵاتانی دەرەوە بکات تاوەکو ئێستا نوێنەرایەتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە اعترافی پێنەکات لە کاتێکا بە پێی دەستوری عێراقی مەجالی زۆر هەیە توانێت لە هەموو وڵاتان بکاتێت ئەمە جگەلەوەی کە ئێمە گەر دقت بین با بڵێن پێشوازیی گەرم هەیە لەلایەن وڵاتانی با بڵێن دەوروبەرمانە ئیقلیمەکانیان نێودەوڵەتەکان لایەن وڵاتە جلهێزەکانەوە دایق بە دیپلۆماسیەتی هەرێمی کوردستان بدرێت کرانەی بۆ بکرێت بەڵام بەداخەوە ئەوەی وای کرێت دیپلۆماسیەتی کوردی قۆناغێک باش نەڕا بە پێشەوە ئەوەیە کەوا تەنها لە قۆناغی کۆن ماوەتەوە تەنها قیادەیەکی بچووک لە منطقەیەکی دیاریکراوە نوێنەرایەتی ئەم دیپلۆماسیەتێکە پێکهاتەکانی تری هەرێمی کوردستان یا پارتی سیاسیەکانی تری هەرێمی کوردستان بێئاگان خەڵکی هەرێمی کوردستان بێئاگان بۆیە دەتوانین کۆلێنی بکەین تەنها لە قۆناغی کۆنین لەو قۆناغانەی کە لە دەوڵەتی یۆنانی و ڕۆمانەکان جێبەجیان کردووە کاگارم زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم لە بەرنامەکەدا و سپاس بۆ تێبینی و سەرنجەکانە کاگاریان دەچمەوە لای کاگعەلی بزانم کاگعەلی چه جۆرە ڕوانینێکی هەیە کاگعەلی فەرموو وڵام من ئەو برادرە لە کەلارەوە زۆر سپاسی دەکەم تێڕوانینێکی ئەوەی هەبوو دوور نەبووی لە ئەوەدا فعلا ئەوە قسێکی زۆر زۆر ڕاستە ئێمە لە ماوەی ئەو 20 ساڵی ڕابردوودا 22 ساڵی ڕابردوو دوای ڕاپەڕینی ساڵی 92 و ئەو حکوومەتە خۆجێی کە بۆ یەکەم جار لە بەشێکی لەو چوار پارچەی کوردستان حکوومەتێکی دیفاکتۆ دروست بوو وە کورد سەروەری خۆی لەو سێ مەحافزەیە تا ڕادەیەکی تەواو سەربەخۆیی بەدەستێناوە ئێمە مەجالێکی 22 ساڵە کاک بەڵێن مەجالێکی کەم نییە 22 ساڵ لە مێژوودا یەکجار زۆرە ئێمە لەو 22 ساڵەیدا بابین ئاوڕێکی منسیفانە بدەینەوە لە کارنامەی سیاسی و دیپلۆماسی ئەحزابی باڵادەستی باشووری کوردستان حقیقەت ئەوەیە لە پارچەکانی تری کوردستان بەهۆی خەفەقان و بەهۆی زوڵم و زۆری لە باڵات ئەمە زۆر مەطرح نییە بەڵام ئەوەی کە لە باشوور بۆمان ڕوخسا ئەوەی کە لە باشوور بۆمان دەکرا ئێمە دەمانتوانی بەڕاستی ئەگەر چوارچێوەی فکریمان لە چوارچێوەیەکی تەنگی حیزبایەتی و لەوەش زیاتر بریا حیزبایەتی باە لە چوارچێوەیەکی تەنگ و بچووکی ئایلی و خانەوادەگی هێنابا دەرێ ئەمن دڵنیا گەنجان و لاوان و نوخبەی کورد ئەوەندەی تێدا هەبوو کە ئەم ڕۆکانە لە نەتەوەیدا لە ساحەی هەموو جیهاندا و بە تایبەت لە ساحەی کوردستاندا کۆمەڵێک خەڵکی زۆر بەوەچ و بە قابلی دیپلۆماتکار پەروەردە بکەین بەڵام هەر ئەو برادری لە کەلارەوە تەلەفۆنی کرد ئیشارەی بە شتێکی زۆر باش کرد تۆ وەرە سەیرکە ئێمە ئەنواعی ئیمکاناتمان بۆ دروست بووە لە طریق وڵاتانی ئوروپی لە طریق ئەمریکاوە بە تایبەت لە دوای بە تایبەت شەڕی عێراق و ئەمریکا و داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە و ڕوخانی سەدام ئەنواعی کورسمان بۆ
ئەنواعی دەورەمان بۆ کراوەتەوە ئەنواعی ئیمکاناتمان بۆ دراوە کە خۆمان خەڵک بنێرین بۆ کۆرس و دەوراتدا تۆ سیرکە بزانە زۆربەی زۆری ئەو کەسانی کە ڕۆیشتون بۆ ئەو دەوراتی دیپلۆماسی بۆ ئەو کارانە یا کوڕ بوون یا برابوون یا کوڕەزا بوون یا برازا بوون فعلا ئەم کەسانە لە خانەوادەیەکی مشخص بە عەقڵیەتێکی مشخصەوە هاتوونە دەرێ و ناتوانن خۆیان لەو دار و پەردووی چوارچێوەی خێزانی بێنە دەرێت بۆیە دەوەراتیش کە دەچن بۆ ئەوەی کە خۆیان پێبگەێنن یا بخێنن لە زانکۆکانی وەکو هاڤارد و وەکو ئۆکسفۆرد و ئەوانە کە دێنەوە عەقڵیەتیان نەگۆڕاوە عەقڵیەتی وان عەقڵیەتێکە کە لە دەوروبەری بازنەی ئایلەیدا سەرچاوە دەگرێت و دەوێدا خول دەداتەوە ناتوان لەو بازنەیدا بێنە دەرێت بۆیە دیپلۆماسی کارێکی یەکجا هونەرێکی گەورەی سیاسەتە تۆ دەبێت هەموو چوارچێوەکان هەموو زاویەکان هەموو بەستەرەکان بتانی بینی پێشچاو هونەرێکی سیاسەتە هونەرێکی ممکنە ئەتۆ دەبێت لە ناممکن لە ممکنات لە ناممکنات ممکن دروستکەی ئەمە ئایا ئێمە توانیمانە ئێستا بە گورچوویەکی پڕەوە بڵێن لەم حکوومەتەی کە لە باشووری کوردستان هەمانە 6-7 دیپلۆماتکاری ئاوام کە بەیانی بتوانن لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ تورکیا بە تایبەت ئەو حقیقەتێکی زۆر ڕاستە بە تایبەت وڵاتانی دەوروبەر کە ئێمە کاری دیپلۆماسیمان زۆر لەگەڵ ئەوانە بەهۆی مێژوویەکی دوور و درێژ کە ئێمە لەو وڵاتانە پەنابەر بووین بچووک بووین هەمیشە و دایم داواکار بووین ئەم ڕۆکانە کە وەکو سەرۆک دەوڵەت وەکو سەرۆک وڵات پێشوازیمان لێ ناکەن و بە بچووکمان دەزانن ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە لە کاری دیپلۆماسیدا زەعیف کاگالی کاک نەژاد سیوەیلی هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێ جیهانی دەرەوە گوێ لە گوتاری یەکگرتو و دیپلۆماسیەتی بەهێز دەگرێت پرسیارەکە ئەوەیە ئایا کورد دیپلۆماسیەتی هەیە ئایا لۆبی کوردی لەکوێی ئاستی گوێگرتنی استراتیژێتی سیاسەتی دەرەوەی ڕۆژاوادایە ئەو چەند پرۆتۆکۆڵەش کە هەرێمی باشوور ئەنجامی داون بە تەنها دەچنە بواری ئابووری و پرۆتۆکۆڵاتی بازرگانیەوە و کاتین دیپلۆماسیەت چەند کار بۆ ڕەوشی بەرەو پێشبردنی ئابووری دەکا زیاد لەوە دروستکردنی پەیوەندی سیاسی و کللتوریشە ئەلبەت کاک نەژاد ئاماژە بە ئۆفیسەکانی پەیوەندی دەرەوەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکات و بە تایبەتیش ئۆفیسی ئەمریکا گلەییان لێ دەکات دەڵێ لە کاتێکە ئەمریکا قورسترین بەیاخی دیپلۆماسی و ئابووری و ئەمنی هەیە بۆ جیهان و کوردستانیش بێگومان بۆ دروستکردنی ئەم لۆبی و دیپلۆماسیەتە حکوومەتی هەرێمی باشوور پێویستی بە نووسنگەیەکی دەرەکی کارا و بێلایەنە بە ڕەهەندی نیشتیمانیەوە نەک حزبیەوە سیاسیەکانی کورد هەتا ئێستا سەرقاڵی پاڵەپەستوی ئەوەن کامیان نزیکترین کوڕ یا خزمی خۆی دابنێ لە فەرمانگەکانی دەرەوەی هەرێم ئەمەش وەکو پەتایەک ئاماژەی پێکردووە زۆر بە کورتی ئەگەر تێبینیەکرد لەسەر ئەو سەرنجانەی کاک نەژاد هەبێ وڵی من لەگەڵ هەموو بۆچوونەکانی کاک نەژاد یەکم و هاوڕام لەگەڵ بۆچوونەکانی حقیقەت ئەوەیە کە ئێمە کاری دیپلۆماسی زۆرتر کاری بازار کاری بزنس کاری خۆدەوڵەمەندکردنمان کردو تاکو کێشەکانی خەڵکی کورد بە نیشتیمانی بکەین ئەگەر ئێمە ویسپامان کێشەکانی خەڵکی کورد بە نیشتیمانی بکەین خۆمان قەتیز نەدەکردەوە لە چوارچێوەیەکی بچووکی دانانی ببورن ئەو خەڵکانە لە بازنەی تەنجی خانەوادەجی و بنەماڵەیی تۆ سەیری ئەوە بکە هەر ئەوەی کە کاک نەژاد باسی کرد زۆربەی ئەو مەسئولانەی کە دانراون لە نووسنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بریتانیا لە ئەمریکا کە گرنگە دەبوو خەڵکی زۆر تیمێکی بە قووەتمان لەوێدانابە لە بریتانیا هەروەتر تۆ سیرکە هەمووی لە چوارچێوەی خانەوادەجی و خصوصیدان یا ئەوەی کە کوڕی یا کچی شەهیدێکی زۆر نزیک لە خۆیانەدایان ناوە ینی ئەو متمانەیە نەکردنە لەلایەن سەرکردەکانی کوردەوە بە کۆمەڵانی خەڵکی خۆیان بە نوخبەی خۆیان بۆتە ئەو کارە کوشندەیە کە ئێمە لەباری لۆبیگەریەوە لەباری کاری سیاسیەوە لەباری ئەوەی بدەین لە پەیوەندیەکانمان و لە چوارچێوەی تەنیا و تەنیا و دیارە اقتصادیش گرنگە و دەبێ ئەمە بەڵام تەنیا و تەنیا تەرکیزکردن بۆ ئەوە و بە شەرتێک
ئەو کارە دیپلۆماسیە و نێونەتەوەیە ئیقتصادیانەش لە کۆمەڵانی خەڵکی خۆمان بشارینەوە و شەفاف نەبین لەگەڵ وای مەسا هەر وەکو عقودی نەوتەکان وەکو زۆربەی ئەو شیرنیانە کە دەدرێت لەسەر عقودی نەوتەکان میلەتی کورد تەنانەت سەرکردەکانی حیزبەکانی تری نایزانن ئاگادار نین ئەوە دەبێتە هۆی وەی کە ئێمە کاری دیپلۆماسی و لۆبیگەری لە هەموو جیهاندا نسبەت بە میلەتی خۆمان نسبەت بە خەڵکی خۆمان فەقیر بکەین و نەتوانین بگەینە ئەو ئاستەی کە دەوڵەتە تێدا کار دەکەن. بەڵێ پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک موسڵح لە هەولێرەوە. کاک موسڵح ئەو کاتت باش فەرموو. کاک بەڵێن چۆنی برا سپاست دەکەم. بەخێراتی میوانە بەڕێزەکە دەکەم وڵی کاک بەڵێن ڕاستە منیش بیر و بۆچوونی کاک عەلی کەریمیم هەیە یعنی هەتا ئێستا هەر کە ئەوە دووبارە و دووبارە دەبیتەوە ئەو دەڕوا ئەو دێ ئەو دەڕوا ئەو دێ بەڵام وەکو دیاریش بارودۆخی کوردستان یعنی هەتا ئێستا هەلێکی وا نەڕەختەوە یعنی کە ئەو کارە بە تەواوی خۆی بگری. دووبارە بەخێر هاتی میوانەکەت دەکەم و زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم کاک موسڵح. کاک عەلی بەر لەوەی تێبینی خۆت بدەیت لەسەر ئەو تێبینی کە با بڵێن کاک موسڵح هاوڕای جەنابتە کاتی بەرنامەکە زۆر کەمە ماوە گەر بکرێ پێم بڵێ ینی دیاردەیەکەی لە دیپلۆماسیەتی کوردیدا زۆربەی جار ینی ئەگەر هەمووی نەبێ کاتێک کە ڕوبەڕووی شکستێک دەبێتەوە کورد وەکو نەتەوە لۆمەکە لە ئەستۆی لایەنی دەرەچێ بەبێ ئەوەی پێداچوونەوەیەک بە سیاسەتی خۆیدا بە دیپلۆماسیەتی خۆیدا بەکار و ڕەفتاری خۆیدا بکە ئەمە ئەم دیاردەیە چۆن هەڵەسەنگێنی؟ ئەبە زۆر سپاسی و پرسیارت دەکەم زۆر سپاسی کاک موسڵحی دەکەم کە لەگە من هاوڕایە ماڵی ئاوا بێت بەڵام ئەوەی کە ئیشارەت پێکرد کاک بەڵێنجان یەکێک لە هەرە ئەم گانەیە لەم چەمکانەیە کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوودا ئێمەی کورد نەمانتوانیوە ئاو ڕێکی ڕەخنەگرانەی خەسارناسانەی لێ بدەینەوە ئەرێکاکە تاکەی من کەم و کۆڕی خۆم ناقابلبوونی خۆم ناشایستەبوونی خۆم وەکو خەڵک وەکو بزاف وەکو شۆڕشەکان وەکو سەرکردایەتی بە ئەستۆی خەڵکی بێگانە نەخەم ڕاستە کاک عەلی جان بەڵێ زۆر داوای لێبوردنە لێ یەکەم بە هیچ شێوەیە کاتم نەما داوای بەخشین دەکەم زۆر سپاسی بەشداری نووسەر و لێکۆڵەرەوە عەلی کەریمی دەکەم لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا. زۆر سپاسیەوە دەکەم مەمنون. لەگەڵ ڕووداوەکاندا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.